ئەوەندە عومەر عەبدوڵڵا فەتاح ناسراون بە عومەر گوڵپی ساڵی 1970 لە دەڤەری هەورامان سەر بە پارێزگای هەڵەبجە لەدایک بووم. زیاتر لە 15 ساڵە لە شاری سلێمانی نیشتەجێم ماڵم لە گەڕەکی ئیبراهیم ئەحمەدە. لە 2003 زانستی ئامار لە کۆلێجی کارگێڕی ئابووری زانکۆی سلێمانیم تەواو کردووە. ساڵی 2014 ماستەرم لە بەڕێوەبردنی سامانی مرۆیی لە وڵاتی لوبنان خوێندووە. بۆ ماوەی 2 ساڵ مامۆستای وانەبێژ بووم لە زانکۆکانی سلێمانی، پۆلیتەکنیک، گەشتپێدانی مرۆیی و نزیکەی 15 ساڵێکیش بە کاری ڕۆژنامە نووسیەوە سەرقاڵ بووم. ژمارەی پلە و پۆستم لە ناو کۆمەڵی ئیسلامی وەرگرتووە بڕیوە بە تایبەت ئەندامی سکرتارەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بووم. نزیکەی 3 ساڵ سکرتێری ڕێکخراوەکە بووم بە هەڵبژاردن و پاشان یەکێکم لە دامەزرێنەرانی کەناڵی ئاسمانی پەیام، یەکێکم لە دامەزرێنەرانی بەرنامە و پرۆژەی بەخشین. بەشدارم لە دامەزراندنی ژمارەیە کار و پرۆژە کە ئێستا شکر بۆخوا دەستێکی باشیان هەیە لە خزمەتکردنی هاوڵاتیانی کوردستان، بە تایبەت بەرنامە و پرۆژەی خێرخوازی بەخشین کە ئێستا پرۆژەکە گەورە و فراوان بووە و سەرنووسەری ڕۆژنامەی وەرچەکخان بووم، ئەندامی دەستەی نووسەرانی ڕۆژنامەی کۆمەڵ بووم و دوا ئەرک و بەرپرسیارەتی کە لەسەر شانی منە بە هەڵبژاردننی کادیران و ئەندامانی کۆمەڵ لە ساڵی 2015ەوە بەڕێوەبەری گشتی چاودێری و گەشتپێدانی کۆمەڵایەتی سلێمانیم. ئامانجم لە خۆبەربژێرکردن، خۆپاڵاوتن بۆ بەشداری لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان. تەبان دنیایەکی باشترە و ژیانێکی باشترە بۆ خەڵکی کوردستان و خستنە سەر پێی حکوومەت و دامەزراوەکانی حکوومەتە لە ڕێگەی پەرلەمانێکی کاراوە و بە تایبەت بەرقەرارکردنی دادگەری و دادگەری کۆمەڵایەتی کە تیایدا منداڵان، ژنان، ئافرەتان، بەساڵاتچوان، پەککەوتەکان، مناڵانی بێسەرپەرشت، خاوەن پێداویستیە تایبەتەکان ئەمانە لە وڵاتەکەیانە نازیان هەبێ، خەمیان هەبێ لە ڕێگەی یاساکانەوە پشتگیری بکرێن، لە ڕێگەی دامەزراوەکانەوە ژینگەیەکی لەبار بۆ ژیانیان بڕەخسێنرێ و هەستکان لە وڵاتەکەیان فەرامۆش نەکراون و مافەکانیان پێشێل نەکراوە. پشتیوان بەخوا لە کاتی دەرچوونم و وەرگرتنی متمانەی هاوڵاتیان لە پەرلەماندا کارێکی سەرسەختی مافەکانیان بم، چ دین چ ژینیان. من زیاتر لە 3 ساڵ و نیوە هەموو ڕۆژە ساعت 6:30 بەخەبەرم. پاش خۆ ئامادەکردن، جاری وایە هێندێک خۆ ئامادەکردنی کاری وەزیفیش یا چێکردنی ئیمەیل و تۆڕە کۆمەڵایەتیەکان، پاشان خۆم ئامادەکەم بۆ دەوامیکی ڕۆژانەی ئاسایی کە ئەرکەکەم بەڕێوەبەری گشتیە لە بەڕێوەبەراتی گشتی چاودێری و گەشتپێدانی کۆمەڵایەتی سلێمانی. تقریبان زۆربەی کات هەوڵم داوە چارەک بۆ 8:20 دقە نەگەمە 8:30 لە فەرمانگەکەم بم. ئێستاش فەرمون بافیەکەوە شوێنی کارەکەم ببین. حاجی عەبدوڵڵا السلام عەلەیکوم. تاتە گەمەشنی؟ باسنی. والله چشکریانه. تخاص هیچ فیز دیا؟ واجبی آخر. ایشالله. إنشاءالله دعاك قرقيراني. سلامة بيا. ڕۆژانە لە ماڵ دەرەچم، هەوڵەدەم ساعت 8:04 لە دەوام بەم ئەگەر بکرێت زۆرتر شێندە جار بۆ ئیش و کاری پێویستی و ئەگەر هیچ ئیلتیزامی بۆنەیەک نەبێت، بۆنەیەکی فەرمی بانگەشتکراوین پەیوەندی بە ئێمەوە بێ و ئاسایی ئەو ڕۆژە زۆربەی کاتەکانی تا ساعت 2-3 لە فەرمانگە لە ئۆفیسی خۆم بەسەرە بم. یەک لە ئیمتیازەکان کە پلە تایبەتەکان هەیەە هەندێک ئۆتۆمبیل و هەندێک ئیمتیازاتە کە بەڕاستی لە پێناو سەرخستنی ئیشەکە بۆ ئاسانکاریە. بەڵام من لە کاتێکا کە ئیشی تایبەتی خۆم هەیە هەوڵم داوە زۆر پابند بم بەوەی کە ئۆتۆمبیلی کە حکوومەت بۆی تەرخان کردوم بەکاری نێنم، بەتایبەت دەستەکە لە هەڵمەتی هەڵبژاردنین
زیاتر لە 10 ڕۆژە من سیارەکەم ڕاگرتووە و لە بەردەرگایە بە هیچ جۆرە جوڵم پێ نەکردووە. زۆر خۆشحاڵم کە لێرە کارەکەم لە بەرەوەی خەڵکێکی زۆر باش هەیە لە بەڕێوەبەرەکان بەرپرسەکان بەرپرسی بەشوهۆبەکان و کاربەندانێکی زۆر باش لێرەیە بەیەکەوە ئاسوودەین کە کاری کۆمەڵایەتیەکەین خزمەتی مناڵان بە ساڵات جوان پەکەوتەکان لە ڕوانگەی فەرمانگەکانمانەوە تەبعاان و ژنانی هەڕەشە لێکرا و کارەکەین بۆ خێزان و کۆمەڵگە خاوەن پێداویستە تایبەتەکان شکر بۆخوا ئەو پەڕیتوانە هەوڵماندا و ژینگەیەکی خۆش و گونجاو بۆ کارکردن بڕخسێنین دوور لە حیزبایەتی دوور لە کوتلەکاری بەڵێ یەک لەو شتانی کە زۆر ناخۆشە کە ڕاهاتنە لەگەڵ خەڵکێک و کارکردن لەگەڵ ستافێک کە بەڕاستی من خۆشمەوێن و بەڕاستی خەڵکی باش و بەتوانە و زیرەک و لێ هاتوون و یەک دنیا یادگاری خۆشمان هەیە لە جێبەجێکردنی کار و پرۆژەکانە هیوای سەرکەوتنیان بۆ خوازم ئەو کاتێک کە متمانەی هاوڵاتیانم وەرگرت بەجێم هێشتن بە هەمان شێوە هیوای سەرکەوتنیان بۆ خوازن و ئەگەر مامیشەوە لەگەڵ یانە مامەوە ئەو من هەروەکو جاران لە خزمەتیانە. هەلو سڵاو بەڕێزم باش قوربان سەرچاو ئەگەر هاوڵاتیان ناڕازین لەو بارودۆخە لەو واقعی کە ئێستا هەیە ئەگەر ناڕازین لە تەزویر لە فرتوفێڵ لەوەی سندۆقەکانی دەنگدان تعبیرێکی ڕاستەقینە نەبن لە هاوڵاتیان پێویستە بچن دەنگدەن پێویستە بچن دەنگدەن دژی تەزویر دەنگدەنجی ئەو بارودۆخەی کە هەیە بەشداری بکەن لە هەڵبژاردن ئەو دەرفەت و ئەو هەلی بەشداریکردنی سیاسی کە هەیەیانە بیقۆزنەوە سوودی لێوەرگرن چکە لە ڕاستیە گۆڕینی ئەم بارودۆخەی کە هەیە بەرەو پێشبردننی بەرنامە باشەکان پشتگیریکردنی لیستە ڕازگۆکان لیستە بە هەڵوێستەکان کاندیدە بە تواناکان پێویستی بە بەشداری ڕاستەقینەی هاوڵاتیان هەیە بە تەنها ئێمە ناکرێت بە تەنها بە دەستگایەکی ڕاگەیاندن بە حیزبێکی سیاسی بە چەند ئەندام پەرلەمانێکی کەم ناکرێت ئەبێ هەموو پێکەوە بەشدار بین ئەو واقعی کە هەیە ئەبێ بیگۆڕین گۆڕینەکەش باشترین گۆڕین بەڕێگە و شێوازی مەدەنی ئاشتیانە یاساییانە شەرعیانەیە کە پرسی هەڵبژاردنە و بابەتی هەڵبژاردنە و بەشداریکردنە لە هەڵبژاردن.